دوای ئەوەی بەهۆی هۆکارێکی خێزانیەوە سەگە کۆنەکەی دەفرۆشێت، هاوژین دووبارە بڕیاری داوە هاوڕێیەکی دیکە بۆ خۆی پەیدا بکات. خۆشەویستی بۆ سەگە کۆنەکەی وای لێ کردووە دوای 5 ساڵ بیر لە کڕینی سەگێکی دیکە بکاتەوە. پێشتر سەگم هەبوو، بەڵێ ناوی شاگی بوو، سەگی شتسو لە کەنەدای هەم بوو، تقریبان ساڵێک هەم بوو، بەس لە بۆ هەندەش فرۆشتم، بەس زۆر لە مێژە تقریبان 4-5 ساڵە ویستیتم سەگێک دیسان بکڕمەوە، بەس هەر نەمتوانیە. بەس ئێستاوە تازە هاتم یەک سەگم دیت، زۆرم بەدڵ بوو. سەگ نەعە خۆشەویستیەکیان هەیە، زۆر هاوڕێتن، هەست بە ئەوەی دەکەن ئەگەر دڵتون بیتن دێن لەسەر کۆشت دادەنیشتن دڵت دەدەنەوە. ئەگەر جاران خۆشەویستی بۆ هەبوونی ئاژەڵ و پەلەوەرە ماڵیەکان تەنیا ویست و خولیا بوو بێت، ئێستا لە زۆربەی ماڵەکاندا زیاتر لە چەندانەیەک هەیە. پێدەچێت ئەوانەی خۆشەویستیان بۆ ئاژەڵ و پەلەوەرەکان هەیە و لەگەڵیاندا دەژین زیاتر لەوە تێبگەن ژیان لەگەڵ ئەواندا چ مانایەک دەبەخشێت. خێرحب لێرە هەیتنە ماڵەوە، فندسم هەیە، لە زۆر شتەکان هەیتم زیاتر، بەڵام زیاتر پەریان پێدەنە بۆ زیاتر حەزم لەوە شتەیە. زۆر ینی زۆر لەگەڵیان دەچمە پێشەوە. بۆ نمونە لە لای مێسە خۆشترین باڵندە کە خۆشم بێ بە بەغایە، چونکە بە بەغا وەکو مرۆڤ یعنی هەڵسکەوت دەکا. ئێستا هەیتم لە ماڵەوە، ئێستا هەر چ بڵێ یان دەڵێتەوە لە دوو. لە کاتی کڕینی ئاژەڵ و پەلەوەرە ماڵیەکاندا لەلایەن خاوەن دوکانەکانەوە کە زۆربەیان شارەزایان لەو بوارەدا پەیدا کردووە، ڕێنمایی چۆنێتی پەروەردەکردن و مامەڵەکردن لەگەڵ ئاژەڵەکاندا پێدەدرێت بۆ ئەوەی تەمەند درێژ بن و بە تەندروستی بمێننەوە. کەسێک کە شتێکی دەوێت ئەو جۆری شتەکەیە، مەسەڵەن زۆر تێرەکە بی، ئایا گیانەوەرەکە بی، ئایا ئەو حیواناتانەی مەسەڵەن وەکو سەگ و پشیلە و شتیوە، تەبعەن چۆنیەتی بەخێوکردنی پێی دەڵێن. لە وڵاتانی ئەمریکا، ئەڵمانیا، هۆڵەندا، فەڕەنسا و کەنەدا و لوبنان زۆربەی ئاژەڵ و پەلەوەرە ماڵیەکان دەهێنرێنە کوردستان لەگەڵ هەبوونی مەترسی ئەنفلوەنزاش لە هەر وڵاتێک لەلایەن وەزارەتی کشتوکاڵەوە هێنانی ئاژەڵ و پەلەوەری ماڵی لەو وڵاتە قەدەغە دەکرێت. کاتێکە هاتمە ئەم دوکانە لە ترسی ئەم پشیلەیە نەمدەزانی چۆن هاوکاری کامێرەمانەکەم بکەم بۆ ئەوەی راپۆرتەکەمان تەواو بکەین، بەڵام لە کۆتاییدا بوو بە هاوڕێم و بڕیارم داوە بیکڕم. ئیڤان عەبدوڕەحمان، ڕوودا و هەولێر.